کورتەیەک لە ژیانی دکتۆر محەممەد مورسی باز دەکەین لەگەڵ کۆمەڵێ لە سەرنج و کۆمنتی بەشێ لە کەسایەتەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. دکتۆر محەممەد مورسی ناوی تەواوی محەممەد مورسی عیسا عەیاتە، پێنجەمین سەرۆک کۆماری میسرە دوای حکمی پاشایەتی، یەکەمین سەرۆکیشە بە شێوەی دەنگدان و بە دەنگی هاوڵاتیان هاتبێتە سەر کورسی دەسەڵات. دکتۆر محەممەد مورسی مجاهید و حافظ قورئان و پەروەردەکراوی دەستی حەسەن بەننا و سەید قوتبی شەهیدانی ئیسلامە. ناوبراو 1950 لەدایک بووە، واتە لە تەمەنی 68 ساڵیدا گەڕایەوە لای خوددا. 5 منداڵی هەن بە ناوەکانی شەیما و ئوسامە و عەبدوڵڵا و ئەحمەد و عومەر. دکتۆر محەممەد مورسی ڕۆژی 3 2013 لەلایەن بەڵتەچیەکانی میسر و بە هاوکاری و پشتیوانی وڵاتانی بەناو ئیسلامی و سەلەفیەکانی بەرسێبەری دەسەڵاتەوە پاش کودەتایەک زیندانی کرا و دەیان تۆمەتی بێبنەمای خرایە شوێن. دکتۆر محەممەد مورسی ساڵی 1982 بڕوانامەی دکتۆرای لە کالیفۆرنیای ئەمریکا بەدەستهێناوە. محەممەد مورسی لە بەندینخانەدا دەڵێت داوای قورئانی پیرۆزم لە بەندیەوانان و دەسەڵاتدارانی زیندان کرد، بەڵام لێیان قەدەغە کردم و گوتیان قورئان قەدەغەیە، بێ ئاگا لەوەی کە من 30 ساڵ بەر لە وادەیە تەواوی قورئانی پیرۆزم لە سنگمدا کۆ کردبووە و لەبەرم کردبوو، بەڵام هەر پێم خۆش بوو دەست لە مەسحەف و کتێبی پیرۆزی خوددا بدەم. کۆمنتی فەیسبوک ئەحمەدی چوارەمین منداڵی دکتۆر محەممەد مورسی دەڵێ باوکە دیداری من و تۆ گەشتە قیامەت و لای خوددا بە دیداری یەک شاد دەبینەوە. عومەر گوڵپی دەنووسێ دیموکراسیانە و ئازادانە و مەدەنیانە هەڵبژێردرایت، دادگەرانە حکومت کرد، بەستەم و زۆر و هێز لادرایت و خرایتە زیندانەوە، کۆچی دواییت سەربەرزی و ڕووسوریە، نەوەک موسڵمان سەر بە هەر ئاینێکیش بوویتایە هەر بەخەم بووم بۆت برای ئاینی و ئینسانیم مورسی. عەبدوڕەحمان محەممەد عارف دەنووسێت زنجیرەیەکی دانەبڕاو لە ستەم لێکراوانی پیاوانی خوددا لە سەید قوتبەوە هەتا سەید مورسی، زنجیرەیەک گرێدراو لە فیرعەونیەتی وەحشیگەرای لەعنەت لێکراو لە عەبدولناسڕەوە تا سیسی. میران مەجید دەنووسێ چەند مەرگێکی شکۆدارە کاتێ بانگەشەکانت بە ڕۆحت دەسەلمێنیت. زامدار قادری دەنووسێ محەممەد مورسی ئەو کەسەی پیاوانە ژیا، پیاوانە شەید بوو، بە مەردی هات و بە مەردی شەید بوو، ئەگەر چی دنیا بە بەریماوە بەس خوا ئاگادارە ئەگەر ببینم گەلی میسر و ئاو دەچن زگم لۆیان ناسووتێ. دکتۆر عومەر عەبدولعەزیز دەنووسێت لە کەشێکی گوماناویدا بانگخوازی گەورە و سەرۆکی شەرعی هەڵبژێردراوی میسر محەممەد مورسی شەهید بوو، سەرۆکێک نمونەی نەزاهەت و ئازایەتی و خاکیەتی و خەمخۆری، مەزلومێک کە ستەمکارە خۆفرۆشەکانی وڵاتەکەی لە زیندانیشدا لی دەترسان، سەرکردەیەک کە لە پشت تەلبەندەکانیشەوە وانەی نەبەردی دەوتەوە. ساڵح خەلیفە دەڵێ شەهید دکتۆر محەممەد مورسی لەم شەوەوە ڕۆحی شەکەتی دەرچوو لاشەشی ئازاد بوو، فکر و بیری چەکەرەی خەفەکراوی هاتە بەرهەم و وانەی خۆڕاگری وتەوە و نمایشی کرد بۆ ئەدەب. ڕەزا و ڕەحمەتی خوا لە دکتۆر محەممەد مورسی بێت.